عكس لاوتان ليبي جماعة أري شون كرقل باشن والله هل خوم وتنباع كل هندش تبيسي تندش تبيني عزيزان والله برده نقصكم على خلقي براستي بد ببردي خوي علي ورا كاكا قصي خوكا بأرزي خوت بداخل ولا واقع عشتي سيستي سمركاك يعني نازل أو خلقا تيكتشوا براسي بطري بوا آية تحت وشي تراو نقصان بوا يعني ويا بعقلي خوي رابيري يا بخلق رابيري أو يا نازل براستي والله عزيزان أمشوكم ولا خستان بوا كم خوتان جوبكن وقتا النبيت فايدين يا براستي وكو علين قوم بدانشتن مالي ويرانا لا بخير بين ست شهر بخير بين يو بوكاك انتو بو اكيد بو مشكلتش يا امور البرزان باش خوش ویسانی على محمد بابا زميلي كلا اساس باي بازاران فيديو دوكومنت اي بابا سرتا توزيك باسي ايران تنبو كم عزيزاني على محمد فلا ما كجارين فلا ما كان نابي فلا كدن نابي يا أخو عافيتي برولا يا أخو برولا عافيتي بك على محمي بريس دجمني بياي ديس والله همش تباش جماعت والله من لإيش هاتوما توا بوخم دانشتوم وتنباهر آواه بيان توزق سبكم عزيزان إيران من لبابتي كانوا سين براسي هیچی بۆ سە هیچەوە نەماوە مەگەر عەقڵە عەبقەریەکەی حەمەی حاجی مەحموو ئەڵێ ئێران سەرەکەوێ گینە ئێران لە کەسی یەکەمیەوە تاوەکو سێهەم و چوارەمی دووە لە دەست داوە هەمووی تیاچووە لە واقع و من بۆ خۆم پێم وایە کە ئێرانیش وەکو سووریا ئەگەر نەچێتە ناو ئەوەی کە پێی ئەڵێن هی برایمی و ئالم بابەتانەکە ئیسرائیل بە شوێنیەتی بەڕاستی وازی لێنایەن ئەوێ بچێتە ناو ئەو هاوکێشەیەوە تورکیاش بچێتە ناو هاوکێشەیەوە وەکو چۆن سووریا چوو بە سەرۆکایەتی جۆلانی با بڵێن جۆلانی چووە ناو ئەو پرۆسەیەوە ئەوە ئەبێ ئێرانی بچێتە ناو ئەو پرۆژەیەوە ئەگەنا مەجالیتیان نییە لەبەرەوەی ئەمە کێشەی ئێرانە ئێران بەڕێی من ئەگەر من ئێستا سیاسیشی ئێرانی بوومە لە تارانە دەمێ بوو تەرحی ئەوەمە کرد کە ئەبێ لەگەڵ بۆمانەوە ئەبێ لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئیسرائیل ڕێکەوتن کەن ئەواز لەو قسە بێنن کە عەرەبەکان بە درێژایی ئەم مێژووە هەمیشاڵێن ئیسرائیل ئەبێ نەمێنێ و ئەبێ نەمێنێ بۆ نەمێنێ کاک ئەوانش نەتەوەیەکن و دینی خۆیان هەیە و زمانی خۆیان هەیە و شوێنی خۆیان هەیە ئەمێن و تەواو بۆ ئەدوێ نەمێنێ نایشتوان بەڕاستی پێی نایەن کاک عزيزان عرب برأي من خرابترين نتويا الحقيقة زود داجير كارا بدي جاي ميجوي عرب إسلام بس خليكي داجير كاري قلاني ناوشا كبوا هزاران بلقا هي أو عراقيك عربي تانية تانا بوا سوريا تانا بوا وردة لأن يدرقي عرب وهاتون هميان داجير كردو أمانة كاك زور باش دينيان بكار هناوا لبناي بجون يكاني خوانا إسا من لهولندام لاي عرب بتايبتي عرب دواي أو ترك ناتوانم شد كرم واني كما جيت يعني هي چونك بتايبتي عرب كان كالي الحمد لله اني مسلم ريشي يشتو تو زود دز برو دروزن مثلا شتي ماسي بوغنتيني غوشتي بوغنتيني كاكا سوزان هموش كان شتي كونو الم بابتاني فيرد لي اكن دس ابرن غوشتكي لي اكري علي لو غوشت ايبات اي هني ليو ايبات جورو ليو باشا باشي كاباتشي اي غوري ايات دس يعني زور خطرناك الواقع هر همشي ده اني شيء علي
الحمد لله من مسلمان مو نازن اوان يعني زور خطر لحقيقتها من امانه هم يبينيوا لبروي اسا قد نيرمش العربي مسلمان كرم براس قش جناته ام بكرم شو كازانمك الا دصبر دروكا سيونك بدروخا قران بدروخا نخموش بدروخا سمالي كل توريش كي هزا دروبوكا ما سي بوغنت ايات نازا يعني زور سير زور نازن بوشي او انا يعني من علم انسان عيب سيون بدروب خوا براسي زور عيبه باشا بويا كاكا ايوا اسرائيل تان بونا روخي خو بدس كزنيه كواتر لقال الريكون تاو چارە سەر نییە هەمووتان کوژران ئێ بۆ هەموو خوێنە بڕوارە بەردەم گەلانی ئێران و کە ئیسرائیل و نازانم غەزە و فڵان فیسار و ئالەم بابەتانم بۆچی ناتوان لەو جغرافیاوەکو بەشەر هەمووتان بژین ئێستا ئەو پرۆسەیە هەیە پرۆژەیەکە کە ئیسرائیل هەیەی پرۆژەی برایمی شتە ناوی چارەتان نییە کاکەجیان ئەوە حاڵی ئێرانەکە ئەیبینی بە قوربانە بم تاکەی شەڕەکەی 6 مانگی تر 3 مانگی واز لێ نایەن کاکە ئەمەیە مۆزوعەکە بۆیە ئەگەر ئێران عاقڵ بێت و ئەگەر منێکی بوومە سیاسەکانی داڕێژەری عەقڵی سیاسی بوومایە ئەموو ڕێکەوتن کەن لەگەڵ ئەمریکاوانە بە هەموو جۆرێک و یەکسەریش کێشەی کوردم حەلە کرد ئێوە لە ئێرانە بۆچی کێشەی کورد چارەسەر ناکەن کاکە نەتەوەیەکێ لەو جغرافیایە خاچی خۆیەتی زمانی خۆیەتی کەلتوری خۆیەتی هەموو شتێکی خۆیەتی من تێناگەم هەم تورکەکان لە تورکیاوە هەم ئێرانیەکان لە ئێران بۆچی ئێوە کێشەی کورد حەل ناکەن بۆچی ناهێڵن گەلی کورد لە ڕۆژهەڵاتە لە کاکە یەک پارچەی خاشی ئێران ئۆکەی بەدڵتانە ئۆکەی کێشە نیە کاکەم بەڵام با کورد لەوێ هەرێمێکی هەبێ بۆ خۆی بەڕێوە بەراتی خۆیکە بۆچی ناهێڵن ئێوە تاکەی ئێوە ئەم گرێ ناکەنەوە خۆ هەرچی چەکەیە بەکاتە نادژی کورد ئیعدام بەکاتان هێنا کیمیایی ئەنفال هیچ نەما دژی کورد نەیکەن من تێناگەم بۆچی ئێوە ئەم کێشەی ئەم گرێ کێرەیە ناکەنەوە خۆتان بۆیە تاران حەقا ڕێکەوتن کا بۆی ئەم شەڕە ناوچەکە کۆتایی پێ بێ بابەجیان جمهوری ئیسلامی پێوە ناخۆش نەبێ تۆ لە لیبیا شەڕت ئەکرد لە فەڵەستین و غەزە شەڕت ئەکرد لە لوبنان شەڕت ئەکرد لە سووریا شەڕتە کرد لە عێراق ئەوە تا هەندێک گروپەیە شەڕتە کرد لە یەمەن شەڕتە کرد لە ناو جەرگەی نەمسا ئەوانە قاسملووی ترۆرە کرد لە ئەڵمانە شەرەفکەنی ترۆرە کرد باشە دەستی بە هەموو دنیا ئەگەیشت کاکە لە قوبرس غوڵامی کشاوەزی ترۆر کرد لە ئوتێلەکە یعنی ئێستا هیچی ئەوانە نەماوە لە وڵاتانەیە تەنها ئەوتە لە ئێرانیشە بەجیریان هێناوی کەواتە بۆچی چارەسەری مۆزوعەکان ناکەی ئەو شەڕش لە کۆڵە و عالەمە بکەیتەوە کە لە ناوچەکە هەیە وە کێشەی کوردیش حلکەی بابە ئەبێ تۆ بزانی سیاسەکانی ئێران ئەوەی ئێستا هەیە ئەوەی پێش ئەویش ئەوەی دوای ئەویژێت ئێوە ئەبێ کێشەی کورد حلکەن ئەبێ کوردانی ڕۆژهەڵات لە ناو نیشتیمانەکەی خۆیانە بە ئازادی بە ئارامی بژین هەر وەکو ئەو هەرێمەی کە بەو هەموو نەقسەوە کە هەیەی لە هەرێمی کوردستانە لە عێراقا با لە ئێرانیشا کێشەی کورد چارەسەرکەن ئێوە تاکەی ئەتان ئەم قەزێر وا باڵاتەی بمێنێتەوە کاکە بابە گەلێکە مێژوویەکی هەزاران ساڵەی هەیە باشە ئەگەر ئەڵێن یەک پارچەی ئۆکی یەک پارچەیەکە هەر باقی مشکلە نییە بۆ نایڵنە هەرێمە لە ئێرانە هەبێ بە ناوی هەرێمی کوردیانی بۆچی ئەو کوردە خۆی بەڕێوە نەبا باشە چەندین ئەحزابی هەیە خەڵکی هەیە سیاسی هەیە ئەمە هەیە با خۆی بەڕێوە بێت ئەمە خاڵێک کە ئەمەوێت لەسەری قسە بکەم ئازیزان مەسەلەی کۆمەڵی خەڵک هەن ئازیزان زۆر پوشن زۆر بەڕاستی یعنی ئەوەندە پوشن ئینسان بێزیان لێکاتەوە هەموو میلەتێ کەم تا زۆر جاش و خاینی تێدایە بەڵام بواقعەن لەناو کووردا زۆر جاش و خاینی تێدایە کارم نییە کە تۆ پرسەیەکتان داناوە لە سلێمانیە ئۆکەی کاکە پرسە داناوە بۆ خامنەی یەک کۆمەڵ جاش و ئیطلاعات و خاین کۆبووەتەوە بە حەمی حاجی مەحمووە بە سروە گونڕوتەوە بە شاسوار نازانم جەماعەتی شاسوارەوە بە فڵان و فیسارەکانەوە بە یەکێتی دەباشانەوە بە هەر هەموو ئەمانەوە لەوێ کۆبوونەتەوە باشە ئۆکەی هەمووی داش لەسەر ئەژنۆ پرسە گێڕن ئەی باشە ئێوە پرسە بۆ خامنەیە گێڕن بۆ بە ئێران نابێ بۆچی ساڕۆگە سلێمانی تۆ بۆ ئەم فڕۆکانە ئەنێری بۆ سلێمانی بۆ تەقینەوەی ئەو شارەکە یا بۆ هەولێری ئەنێری تۆ لە سلێمانیا چی هەیە کاکە ئەگەر لە هەولێرە کۆسڵخانەیەکەی هینی ئەمریکای خۆ لە سلێمانیا هیچ نییە ئەی باشە ئەقتان پێ ناشێ بەڵاتی ئەمە بکەن
ئێوە بۆ چنێتە لەوێ پرسە گێڕنشینەکەن ئەویش هەموو شوێ ساختان تێگرێ هەموو شوێ فڕەکەی بێ فڕەکە ئەنێرێ بۆ سەر سلێمانی بۆ سەر هێزی هەفتە بۆ سەر فڵان فڵان ئەم بابەتان لێتان ئەیە یەک ئارامی نەهێشتووە ئەی ئێوە ئەگەر ئەوە شەرەفتان هەیە هەی خائین و جاسوس و ئیطلاعاتەکان لە سلێمانیە ئەچنە پرسەی خامنەییەوە ئەی باشە بۆچی ناڵن بە ئێران بڵێ بابە تۆ بۆ وانەم شارەکە ئەی هاوار ئەوە تا ئێمە پرسە بۆ بۆ سەرەکەتان ئەگێڕین ئەوە تا حەمەی حاجی مەحمووم ئەمەی ئاوەکوێنی قەل بەربۆتەوە ئەمە ئەو نەخەفەتی خواردەوە بۆ خامنەوەی بۆ جمهوری ئیسلامی باشە ڕێک ئاوا بەربۆتەوەی دەنووشی قەلەی حەمەی حاجی مەحموو کاکە باشە ئەو داواش لە ئێران کەن بڵێن ئەوە تا کاکە بڵێ هەر بە ئاوا بە ئاشکە بە بابەژیان ئێمە جاشی ئێوەین ئاوا حەمەی حاجی مەحموو یەکێتی نیشتیمانی کۆمەڵی دادگەری هەمووتان بابە بڵێن ئێمە جاش پاسدارین بۆ شار سلێمانی تۆپ و ساروخ و ئەمی بەرامبەرەکەن کاکە پێیان بڵێن لانیکەم ئێوە چ جاشێکن لە ڕاستیەکە کە بوون بە قۆنەرە ئێرە حسابتان بۆ ناکە ئەوەکەن بە شەرەف و ویژدانن بە شەرەف و ویژدان زۆرێک لەوانەی کە لەویا بوون درۆکەن زۆریان ڕەنگە موسادی ئیسرائیلی بن با باش ئەو بزانن ڕەنگە بەشێکی زۆریان موسادی ئیسرائیل بە درۆواکەن بۆ ئەوەی بچن بە ئازادی ئاوا فشەفشکەم بچن بۆ ئێران بۆ جاسوسیکردن بڕۆن دوای ئەو کەون بۆی کە یەک مەجموعەیەکیان لێبەن بە کوشت زۆریان جاسوسن درۆکەن کاکە چییە آخر خوشکی شاسوار تۆ چێکێ لەوێ دانیشتووی هەی جاش نازانم جاش ئێران تۆ چی لە ڕاستی کاکە تۆ چی ها تۆ چی تۆشم لێ بووی بە مسلمانی ئایرە 24 ها 100 دانە وێنەی ڕووت هەیە سلووە ها تۆشم لێ بووی بە خاوەن ئەخلاق و شەرەف تۆشم لێ بووی بە مسلمانی ئایرە 24 ئەو چیە کاکەش اینجا کونە درۆیەکی تر ئەمڕۆ ئاگام لێ ئازیزانی ئارام ئەحمەد ناوەکەی نازانم شتێکی سەوزی پێچاوە بەسەریە و بە ناوی شێخی بەرزنجی و ئانم بابەتانەوە دانیشتووە قسە بوو ئەو کۆمەڵە ڕەشە وڵاق و گایلەیەکە کە لەویا کۆبوونەتەوە باشە ئەم کابرا درۆی وای ئەکرد ئازیزان ئەدوو فلیمی ئەمیتا باباجان و داڕامەندەرە باشە درۆی وایەکە ناز چۆن تاقەتیان گێلۆلات و پوتانەگر کاکە درۆکانی هەر نییە هەر نازانم ئەم کونە درۆ لە چۆ تۆم هەموو درۆیەهێنی ماڵی ئاوا بێ بە ناوی شێخی بەرزنجەوە قسەیەکە باشە یەکەم جاشی ئێران و ڕەنگە ئەوش مساد بێ ها بە درۆ چکاڵە چی ئەڵێ تۆ سێری ئەو درۆ سێ ئەو فلیمە وەڵاهی پێش ئەوەی خامنەی بکوژێ لە خەوم بە خامنەیەوە بینی سیرم کرد خامنەی لە بینی پەنجەکانی پێغەمەرایە باشە وتم بەخوا خامنەی تیاجێ اینجا خۆشی ئەزانەیە کە لە ساسە درۆکە باشە ئەی ئەبوو جەهلی ڕوڕەش خۆی ئەزانەیە کە درۆکە دەسەکە بە سوێن خواردن بەم مانگی ڕەمەزانە و لە ئیسلامە ئەڵێ ئەوەی درۆ بکە نوێژ ڕەمەزانەکەی قبوڵ نییە ڕۆژەکەی قبوڵ نییە و ئەزانەیە کە درۆکە هەر خۆ قورئانە خوا بە درۆ وەڵڵاه تا قورئان خۆی درۆکە ڕوڕەش بێ بەڕاستی باشە ئەم لە پەنجەی پێغەمبەر ئەم کابرایە چیەکە ئەم 2 مەترە بوو خامنەی 2 مەتر چۆن لەو جێ پەنجاجێ بێتەوە تۆ خەوە پێوە بینی وەک کونە درۆ ها بۆ تەسبیح بوو بەدەستی پێغەمبەرەوە لە خامنەی تۆ شەرم ناکەی هەموو درۆکەی تۆ لە چۆن خەوە بینی وەڵای تا چوون بۆ ئێران ویستم خامنەی ببینم بەڵام بۆم نەکراو دوای ئەوە لە خۆ درۆکە تۆ ئیشە بە خامنەی چییە ها خامنەی هیچ مشکلەی نییە گوو بەکڵای تۆ پێوێت ڕۆ ها هەی ڕسووە کەژی خەڵک ناشی گوێ لێک لێ کاکەجێن باشە تۆ چۆن لە ڕووی ئەو هەموو درۆیە بکەی ئەی هاوار چۆن لە ڕوویە ئەمە ئێوە تاکەی بەناوی پێغەمبەرەوە درۆکەن کاکە یەکێ کاتی خۆی مامۆستا عەلی باپی لەیوت وەڵا لە زیندان هەبووم پێغەمبەر هاتە خەوم بردمی قسەی لەگەڵا کردم و اینجا ترێی بۆ هێنامی ترێ سپیکە و ترێ ڕەشکە و درۆ دەرەسەیە چیە ئەی هاوار کاکە هەمووشی ئەڵێن کابراایەکی سپی پۆش بوو نورانی بوو نوری لێباری شتێکی یابوو بەسەریە ئەرێ ئەم درۆیانە هەر نەبڕایەوە کاکە ئەرێ کاکەوە خەڵک بە کەرەزانن ئەی هاوار ئەرێ ئێوە شەرم ناکەن ئەم هەموو درۆیاکەن بۆ خاتی داروبەر ئەمە ئەم پێغەمبەرە بۆ دامێتە خەوی ئێوە بۆ خاتی پێغەمبەر بابە بندەستانە بۆ خۆتان و بۆ درۆتان عیبە کاکە بەڕاستی عیب تۆ جا ئەزیزانی ئارام ئەحمەد ئەوەی درۆزن بێ حەد دایمە سوێنەخوا چونکە بۆ لەبەرەوەی کە خەڵک کەرکە لەبەر خاتی سوێنەکە خەڵک بخوا سوێنەخوا باخوا سوێنەکەشی درۆ بە درۆی خۆی ئەو سوێنیشن باشە درۆزن ئەمە لە کوێم خامنەیە هاتە خەوی تۆ بەدەست پێغەمبەرەوە ئاوای لێ کرد ها لە بینی پەنجەکانیا بوو عیبە کاکە بەسە کاکە دانەیەکی تر لە خەسەخانەیە لە سلێمانیە کابرایەک لە ڤیدیۆیە کابینیوە مەجموعەیەک لێ کۆبۆتەوە یەکی تایە 2 مەتر بێ بەقی یەک بەقی مانگایەگە بێ
والله لێرە هاتم ویسم عملیات بکەم لەو سوچۆ پێغەمبەر هاتە خوارەوە وتی مەترسە عملیاتەکە بکە کۆرە دەبڕۆ هەی درۆزنی ساختەچی لام پێغەمبەر لەکوێوە هاتۆ بنویچۆ هاتە خوارەوە بۆ خەسەخانەی سلێمانی بڵێت خوا تۆ بڕۆ عملیاتەکە بکە ئەمە هەموو شێت و شبر و ئەم هەموو درۆزنە چێنە ئێمە کۆ بە تۆ بەناوی دینەوە کاکە ئەرێ ئەی هاوار ئێمە ئاینێکی ئیسلامی پیرۆز و جوانمان هەبوو ئێوەی ساختەچی بۆ بەم هەموو درۆیە ناشرینەکەن ئێوە بە قورئان هەمووتان ئیسرائیلین درۆکەن هەمووتان جاسوسن بۆ ئێوە هەموو درۆیاکەن پێغەمبەر لێوە هاتە خەوە لەو سوچۆ هاتە خوارەوە وتی بچۆ عەمەلیاتەکە بکە ترسلۆکی جەبان ئەوە ڕەنگە بەنج کرابی لە کاتی بەنجەکە شتێکی وا بینیوە لە خۆتەوە بۆ درۆکەن کاکە جا ئەم کابرا بەزنجێش عەزیزانی ئارام ئەحمەد هەر لە خۆتان شو درۆکە خۆی لێمە کردۆ بە عەبقەری باشە بزن تۆ چی تۆ جا عەزیزان سەدەمی شێ مەحموو ئابەمانەیانەوە جرخوارەکان ئێوە بچن بیخوێنەوە کۆمەڵە سەرچاومان هەیە بچن بیخوێنەوە عەزیزانی ئارام ئەحمەد باش نییە بچن ئەوانە بناسن لە چەندین سەرچاوا هەیە ئەڵێ شێ مەحموو ئەیویست لەگەڵ ئینگلیزەکان ڕێکەوتن کات باشە بەڵام جرخوارەکان واتە شێخە چڵکنەکانی بەزنجە و ئالەم بابەتانەوە وەکو ئەم کابرا وەکو ئەم کابرەیە چوونە بنکڵەشێ شێ مەحمووەوە وتیان تۆ نابێت لەگەڵ ئینگلیزا ڕێکەوی ئەوانە کافرن عوسمانیەکان موسڵمان ئەبێ لەگەڵ عوسمانیەکانان ڕێکەوی باشە بۆ خۆ شێ مەحمویان ئاوا لێ کرد مەسەلەی کوردیان ئاوا لێ کرد شێ مەحموو هەستا لەگەڵ ئینگلیزەکان ڕێکەوتی نەکرد لەگەڵ عوسمانیان ڕێکەوت دەشا فرۆشتیان ئینگلیزەکان و ئاوایان لێ کرد بردیان بۆ هیندستان و لێ بەس ناوئومێدی سەری نایە و هاتووە بۆ سلێمانی مێتەکان هێنا بۆ سلێمانی ئەم چڵکنانەوەیان لێ کرد ئەجەری ئارام ئەحمەد ئەگەنا هەر ئەو کاتە شێ مەحموو خۆی عەقڵی هەبوو کە لە ئینگلیزەکانان ڕێکەوێ شێ عوسمانیە تڕەکان چی خەڵ لەگەڵیان ڕێبکەوێ کاکە خۆی لە سەرمەرگا بوو عوسمانیەکان کاکەجیان ئەمەنەیان تەعدا کردبوو عوسمانیەکان ئەوەندەیان سێکس کردبوو ئەوەندەیان چەتێوی و پیاوکوژن کردبوو ئەوەندەیان تەعدا کردبوو عوسمانیەکان تڕۆ بووبوون تڕۆ ڕسوا بووبوون ئەمانە کاکە کەچی شێ مەحموود ئاوا لێ کرد ئەم چڵکنانە جلخوارەکان بۆ خۆ شێ مەحموود لەگەڵ عوسمانەکان ڕێکەوت عوسمان خۆی سەرمەرگا بوو کاکە شێ مەحموودیان تیا برد و قوڕیان کرد بەسەر ئەویشا و قەزەی کوردیشان ئاوا لێ کرد ئەم ساختە چیانە بەداخەوە بەڕاستی کاکە تەواو ئێستا ئەبن بە جاشی ئێران ئەبن بە جاشی تورکیایش بابە خۆشتان بێت ترشتان بێت تەواو من 100 جارم پێوتون کاکەجیان ئەی بیسن نایبیسن کەیفی خۆتانە کاتێکە عێراق پەلاماری کوێتیە ئەمە هەزار جار ئەم قسەیم کردووە کە عێراق پەلاماری کوێتیە بەرلەوە CIA ژنێکی نار بۆ لای سەدام حوسێن لە تەلەڤیزیۆن من خۆم گەنج بووم ئاوا بینیم وتی تۆ ئەبێ پەلاماری کوێت بێ لەبەرەوەی قەرزاری 8 ساڵ لەگەڵ ئێران کردووە ئەبێ پەلاماری کوێت بێ کوێت 19 محافەزەیە بۆ بخەوە سەر عێراق تاڵانی کە و قەرزەکانی بەرەوە ئەوە بوو سەدام کەر بوو پەلاماری کوێتیە ئەمریکا و پەیمانەکانی هات بابە ئەیانزانی سایکس بیکۆ تەواو ئەبێ سەر لە نوێ ئەم جوغرافیا و ناوەڕاستە هەڵوەشێتەوە ڕژەتی ناوەڕاست و سەر لە نوێ بنیاد بنێتەوە خۆشتان بێ ترشتان بێ ئەمە یەکاکە خۆ بە زۆر نییە برا ئێمە هیچمان هیچ کارین بەڵام ئەمە ڕاستیە کاکە ئێران ئەبێ وەڵام بە قەزەی کوردی بداتەوە ئەبێ کێشەکانی حەلکە تورکیا ئەبێ کێشەکانی حەلکا بەڕاستی باشە عێراق هەر بە هەمان شکەڵ ئەمە ئاوایە ئیتر نابێت یەک دەوڵەت هەبێ کە خاکی فراوان و گەورەی هەبێ و خاوەنی چەک و جبەخانە بێ بەخەتەر بۆ سەر ئیسرائیل نابێت بێ کاکەجیان خۆ بە زۆر نییە برا ئەمە حقیقەتەکەیەتی ئیتر ئێوە بەخوا شەڕی خۆت ڕێنەکەن هەرهەمووتان کاکە باشە والله ئێران کاتێک جمهوری ئیسلامی وەکو خۆی ئەمێنێتەوە ناڕۆخێ کە بێ ڕێکەوتن کات تەنها ئەمێ بەدەستەوە کاکە هەمووی کوژرایی هاوار کاکەجیان برازەلام نایرە سەر دەربێنێ بە قوربانتان بم یەک بەشە لە ئێران بابە والله ئازیزان ئەزانی چۆنە ئەوەی کە ئیسرائیل بەرامبەر بە ئێرانەی کات دەلیلەکەی ئەوەیە کە دار و بەدموسادە لەو ئێرانەیە کاکەجیان ئەو شێخە بەزنجێکە و قسانەیەکە ئەو موسادەوە ئەوە درۆکە کە ئەوە بە باڵای ئەڵێ خەوم بینیوە و خامنەی پێغەماتە خەوم و خامنەی لە دەستیا بوو باشە درۆکە ئەمانە هەمووی جاسوسن کاکەم ئەمانە ئەڕۆن بۆ ئێران و مێرانە هەر هەموو جاسوسیەکەن خۆشەویستان بۆیە ئاوایان لێ ئەگینا خۆ ئەم ساڕوخەی نییە تێگرێ هاتی بەشەر ئەڵێ سەلام عەلەیکوم یەکسەر بۆ بەیانیا کوژراوە کاکە ئایلەوە ئێستا من کە بەسەرۆکی ئێران نایرم بیکەم ئێستا ئەم کوژن خێرا کاکە 24 ساعتم پێ ناچێ TRO بم ئۆکەی حاڵە کاکە کەواتە ڕێکەوتن باشن چارەسەر برێشین ئەمە ئەوم بۆیە پێوتن بۆی خت باوەڕ بەم هەموو درۆزن و ساختە چێ نەکەن ئازیزانی ئارام هەموویان درۆکەن ئەمانە خەڵکی گوێ لەوە گرێ منج ئاوا سەیرەکەم باشە وڵڵاهی بەم مانگی ڕەمەزانە ئەی مانگی ڕەمەزان ئەو ڕۆ ڕەشکە پێغەمبەر هاتە خەوم ئەخ تو چی پێغەمبەر بێتە خەوم ها سێری کرد خاتەمی خامنەی عەفو خامنەی بەدەست پێغەمبەرەوە بوو ئاوا
وتم بخوا تازە کوژی ڕەنگە خەڵک باوەڕ نەکات بەڵام ئەمە مانگی ڕەمەزانە و من بەڕۆژم و کورە بڕۆ هەی شێت و شبر بابە ئەرێ ئەم هەموو پەتەڕێکێ لەو کوردستانی باشوورا کۆ بۆ تۆ کاکە باش نییە یا پاڤڵ تاڵەبانی تۆ عیب ناکەی پاڵ دەفتەردا بە لەتیفە ژندس ها پاڤڵ تاڵەبانی تو خۆ خەجاڵەتی ناکەشی پاڤڵ تاڵەبانی ئەوە بیری ئەوم نەبوو هەر لە خۆش دێتەوە بیرم بەس پێم بڵێ بزانم 500 دەفتەرە بۆچیا بە لەتیفە ژندس ها بۆچیاتە بە لەتیفە ژندس بۆی چاوانێکی تریش بەرێ والله پاڤڵ تاڵەبانی ئەو 500 دەفتەرە بدایە بە کۆمەڵی ئافرەتی لەشفرۆش بردایە بۆ دەباشان شەوانە قەسەم بەخوا خێرەکەی زیاتر نەبوو کە ئەی بە لەتیفی سەلەفی باشە بۆم پارێدا 500 دەفتەرە یا 750 دلارەکە بۆیەوە بە لەتیفە چاوەندس ها بۆچی مەلا هەڵۆ قسەکانی ڕاستە خۆ من دژی مەلا هەڵۆش مەلا هەڵۆ قسەکانی ڕاستە ئەڵێ ناو مزگەوتەکە چەندین خانی کردوێتەوە خانوو بۆ خۆی کاتەوە بۆ هەر چواژنەکەی خانی کردوێتەوە لە ناو مزگەوتەکەی کاکەشێن مزگەوت نییە ئەڵێ وەکو سیتی وایە قسەکەشی ڕاستە مەلا هەڵۆ کاکە بۆچی پێ جاڵەشی لەتیف سەلەفی جای مەلا هەڵۆ یاوەتەوە ئەڵێشی تۆ لا خۆی قسەی خێرکە قسەی خێری چی بەو کامەلا هەڵۆ قسەی خێرکا بڵێ خەڵکی نەپالە من بە لەتیفی سەلەفی بۆ خۆی بیخوا ها زەبەر لە ئەمری شەیەکی تەخەنە و بۆ یاخیەکەی دانیشتوی بە ناوی دینەوە بۆ خۆ بووی شەهانە بۆ خۆت ئەژیت سیارەی دەرعی هەیە ها مزگەوتی بۆ چییە هەموو سێمانی مزگەوتە کاکە هەموو سێمانی مزگەوتە ئەگەر پارە پێیان ناکەی لەسەر مزگەوت وەزە دین لە ژیانتان نەکارەکەی نەکاسبیەکەی هەر پارە وەرەگری لە تورکیا وەرەگە لە سعود وەرەگە لە ئێران وەرەگە لە پاڤڵ وەرەگە لە مەسعود بازرگانی وەرەگرێ بەس خەی پارە کۆکردنەوەی باشە بەس بۆ ئەویش بتوانی وەکو کەڵەشێر بەسەر سێ چوارژنا هەر کسی پێیانە وەکو کەڵەشێر ئەمە چاوانەوە ئەمە ماوانەوە ئەمە لاوانەوە ئەمە نەزانم کێ ئەمە موش دڵیس کردووە پاڤڵ تاڵەبانی تۆ بۆ پارەی ئەو میلەتەی بە ساختەشی گەورە تیڤی سەلەفی پاڤڵ تاڵەبانی ئەزای خێرە کردووە یا ئەدەوێ بڵێ من پارەیە بە تۆ دەنگ بن بە یەکێتی لە سبینەیە یەکێتی سۆشیال دیموکرات یەکێتی کە زۆربەی کادرەکانی کۆمەڵەی مارکسی لینینی بوون ئێستا پارەی بە لەتیفی سەلەفی پاڤڵ تاڵەبانی تۆ تەواوی تۆ عیب ناکەی ئامۆزاکەی خۆ لە زیندانەیە بڕۆ ئەو ئازاد کە ئەگەر ئازایەتی تیا پیاوەتی تایە تۆزێ بڕۆ ئەو ئازاد کە زەحمەت نەبێ کە لە حەومان لە زیندانە داناوە بەبێ یاساوەکو حکمی قەرەقوش دەسەڵاتی لاوی شەرجەنگیت هەبوو حەومان لە لەوێ داوناوە حەو دانەمانی ڕەبەقە باشە بەڵام ئەچی چەند دەفتەر نازانم یەتی بە ناوی چییە بە ئەو کابرایە بە لەتیفی سەلەفی سەیرە چیتان لێ بکەم بەڕاستی چیتان لێکەم چیتان پێ بڵێم ئێوە وەڵڵی بە قورئان شیوا لەمانە ئەبینم ئازیزان پیاو نازانم چی دێت باسیەکەم وڵا بۆ باسی ناکەم کاکە خۆی نییە ئێوایە برا ئەگەر لاهوری شێرجەنگی کاکە پاڤڵ ئەگەر هەوڵی ترۆرکردنی تۆی یاوە کە بە قورئان ڕاست ناکەی باشە ئەی بۆ نایەن بە مەحکەمە و بەڵگەکانتی ساخی تۆ لە سەریا حکمی بن زەحمە نەبێ حەومانگە ئەوە بۆ شاسوارێ بە سێ ڕۆژ حکومە بە سێ ڕۆژ خستە ناو زیندانەوە هێنا بۆ مەحکەمە ئەی بۆ ئەو نیانی کە ڕاست ناکەی کاکەشێت جاوا تۆش بە ئامۆزاکەی خۆ فێری نا بۆ کەسی تر ئەو نە ئازانی بەڕاستی بەس بۆ ئەو ئازا بوویت ئەشی ئەم پارە دەفتەر دۆلارە ئەی بە هین بە لەتیفی سەلەفی وەڵڵا ئازیزانی ئارام مەحموود قەسەن جارە ئازیزان ئەزانین چۆنە هەنێ شتێک پێتان ناخۆش دەبێت کە من ڕاستیەکان نەڵێم هەموو ئەو کەسانی هەموویان لەم سەر تا ئەو سەری کە ئەڕۆن پارە کۆکەنەوە اینجا هەڵست ئاواکە پارە کۆکەنەوە اینجا ئاشن بۆ نمونە 100,000 دینار کۆکاتەوە لای خەڵک باشە ئەمە 100,000 دینار کۆکردوێتەوە اینجا ئەچێ ئەم 50,000 ئەیا بەچی بە ژنێک بە پیاەک ئەوە 10,000 ئەوە 20,000 ئەوە 30,000 50 دزیوە قەسەم بە لا ئیلاها ئیلا الله هەموو ئەو کەسانی کە لەو سلێمانی و هەولێر و باشوور کوردستانە پارە کۆکەنەوە على ئەساس خێرخوازن هەر هەمویان دزن ئازیزانی ئارام محەممەد هەر هەمویان دزن باشە هەر هەمووی بازرگانی ئەکا بە خەڵکی فەقیر و هەژارەوە هەموویان سەر لە بەریان ئەم پڕتا ئەو پڕیان بە وەڵڵاهی ئەمانە پارە کۆکەنەوە یەک میلەتی سە سوال کاکە سە سوال ئەم میلەتەی بێ سوالکە ئەی هاوار وەرە سێریکە ئێران ئەڵێ کاکە تورکیا ئەڵێ کاکە سووریا ئەڵێ بەو هەموو فەقیر هەژار کاکە لە هەموو دنیا وەکو باشووری کوردستانە نییە فێری پارە پیاکردن بوون ئەمانە ساختە چین لە حەقیقەتە کاکە هەر هەمویان کاکە ئەو مەلا تڕۆکە ناوی چی ئەوەی کە ئێستا قسەیەکی نەکرد بۆ ساڵح موسلیم نەمەلا عەلی باپی بۆ یەخشیان بۆ ساڵح موسلیم نەکرد و قسەیەکیان نەکرد بەڕاستی مەلا خۆراسانیەکە ناوی چیە مەلا مەسەر ئەو کوڕە باس و شتێکە تۆ سێریکە یەن 2000 قسەی ناشین بێتر دەڵێن 2000 تۆهمە خەنە پاڵی یەکتری
لە دواییشە دەستەکەنە ملی یەکتر گەردنمە ئازاکەوتە ئەمە بەس بۆ کەلکردنی خەڵکە ئەمە هەمووی دەستگای پاراستن و دەستگای زانیاری و ئەمانە ئەو شتانەیەکەن لە حەقیقەتە ئایزان بۆ گەمژاندنی خەڵک بۆی خەڵک مەشغوڵ بێ بە کۆمەڵشتی هیچ و پوش و شی داوەکیەوە ئەگینا ئەمە چیە کاکە تۆ ئەمڕۆ 2000 جوێن بە یەکترە دەن ئەی چۆن بەیان دەستەکەنە ملیە چۆن لە ڕوتانیە کاکە چۆن لە ڕوتان دەستەکەنە ملی یەکتریەوە ئەمە هەمووی ئەمانە خەزیان پارە پێیاکەن هەمووی پارە پێیاکە ئەچێ بۆ لای ئەم دەوڵەمەند ئەو دەوڵەمەند لە پارە کووە کاتەوە نیوەی بۆ گیرفان نیوەی بۆ عیرفان ئاوا پارە کۆکەنەوە کاکە جا هەمووشی ئەوەندە زۆڵە بۆیە کەس قسە نەکە همو لبناي خوايا بسم الله الرحمن الرحيم أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله إيه من لبناي خوا ولبناي إسلام ولبناي دين وقرآن دين بابا بازرگاني بخوا دروكن بخوا شيء مني أراك خونو لقال يا أتى الناس باش دروكن كاك دروكن تمام أشن باركو وكانوا بناي فقير وهجاروا خلطان سوق ورسواك اللي بقربان تنبم ولا جار أي عزيزان من خرجي أولاتي كردستانم كتو خير كيت نابي زلامك بيشان بخير نابي نايب بري كاكا كابلا يكبر منا خير نهار بياتي بنا بأرا محموكات باشا إخو نابي حي من بري بلا أرا يالمتي أرا محموكات كتو حي من بري يعني كاكا سندنا يالمتي كيشي بدا كاكا جن همي أبو جوري بقربان أما أنا بارا بياكن بارا يكسيغنيا لو كردستانيا گروپی هەبێ خۆی سەرپەرشتی بکە پارەکۆ بکاتەوە یارمەتی فەقیر و هەژار بدا خۆی دەوڵەمەند نەبێت بەشی دەوڵەمەند بوون خۆتان هەمووی ئابۆ دزیانێ بکاکە زۆر کەسەیە کە من ئەیناسم سەردەمانێک بووە من بە شخصی ئەیناسم ئەسپێ لە گیرفانە فەتەڕۆی وتووە باشە هەر فەتەڕۆ باشە کەچی ئێستا بە منن ئەڵێ یەک باش نییە اینجا ئەیشن بۆ عەمرە سمێڵەکەی ئاوا ئەتاشێ ڕێژەکەی هەڵدە پارێتیایە سێکسیتیایە لە ژێرە بۆ خۆ بخۆرەوە قەیچەکان سمێڵە قۆڕەچی بیتاشە و ڕژ بێڵەرەوە و دزاشەیە لە بەرکە و پشۆ بۆ عەمرە چی خۆشی تێ ناچێت کاکەجێ گرنگ لە ژێرەوە زیندگی ئاسان بێ بۆ تۆ کاکەجێ هەمووی فێڵە ئەو لە خەڵکیەکەن هەمووی تەڵەکە بازیە کاکە بە نای دینەوە ئەمان ناکرێت تەواو ئەی تۆی ئەحمەقیش پارەی بەمانە جارە عەزیزان ئەی هاوار بۆچی کۆمەلگای ئێمە ئەبێ فێری سوال بێ بەس با من تێبگەم کاکە ئەم حکومەتەی هەرێمی کوردستانی کردی پارتی ئیشیان چییە کاکە ئیشیان چییە بۆ ئەبێ خەڵک کەرامەتی بابە وەڵڵا سوالکردن شکاندنی کەرامەتە کاکە بە قورئان تۆ خێر بە خەڵکەی یعنی تۆ شتیت و ئەو هیچ نییە کاکە سوالکردن سوکایەتیە بە قوربانتان بم بە قوربان شکاندنی کەرامەتی ئینسانە کاکە شکاندنی هەست و شعوری ئینسانە بە وەڵڵا کاکە ئینسان خوا دووشی ئەبێ بە شەرەفەوە بژی ئەبێ بە ئابڕۆوە بژی نابێ بە خێو سەدەقە بژی ئەبێ دەوڵەت بەخێویکە ئەبێ کاری هەبێ ئەبێ ئازادی هەبێ ئەبێ ژیانی هەبێ کاکە ئەی هاوار ئێوە کورتان بواسو سلیم کردو بابا سەردەمی حیزبی بەعز ڕووی باوکی بەعز ڕەش بێ بەخوا لە بیری نییە بەعز لە سێمانی سوالکە یەگەر ئەگەی کە سوالی کردایە ئەی تۆ چۆن سوالەکەی وەرە من بخۆم پارە دێمێ تۆ چۆن سوالەکەی سوالکە لە عێراق نەما بوو کاکە لە سەردەمی حیزبی بەعسا خۆم گەنجێ بووم تێ ژیان براکەم پیاو هەبوو بێ لە سوالکە یەکسەر ئەیان گرت پۆلیس تۆ چۆن سوالەکەی یعنیشی تۆ لە عێراقی تو سوالەکەی شتیوان نەبوو کاکە ئێستا سێ بەشێک و سوالەکە کاکە تۆ وەرە بەیانی ئازیزان يعني خرشي يما كسالي تيكش كين راو تورا بياني هلا خوتو 2000 فرد آد برا بلا من فرد آد ايام بقرشي بودو قركه دابشيك هالمره فرد آد الدوله ما نكشي سريقري هلا خويا وسطك شي سريقري ابو فرد آدك اكاك تو دوله مني تو باره اكاك تو دوله مني تو باره ئەوە تەلەفۆنێ هیچ نییە بڕواتان نەبێ بۆ بابا ئێستا سەڵتم هەیە بۆ ئەوە دووبارەکەمەوە نەوەکو ئەوانە دەهین نەبێت دەنگم نەبێت نایسا دەنگ هەیە کاکە دەنگ هەیە تاڵ دەنگ هەیە خەت خانە تەلەفۆنێک بوو تۆ بڕۆ ئارد بەرە بانزین بەرە نەوت بەرە بۆ گەڕەشێک فەقیرە دەوڵەمەنەکەی دە پێشەوە سەرێگرێ بۆ ئادەوەریگرێ ئیتر ناڵێ بابە من دۆزعم باشە پارەم هەیە ئەچم بە پارەی گران ئەیکەڕەم پێویست بۆ ناکە بۆ لەبەرەوەی ئەها کەسایەتی تاجی کوردی سوکراوە سوکرش دەستی پاتیوچێتیا باشە کاکە ڕسوا کراوە لە حقیقەتە کاکە ئەمە ئەسڵی مەسەلەکەیە دەوڵەمەنەکەی سوالەکات فەقیرەکەی هەست سوالەکات باشە کاکەجان
بۆ ئەو میلەتە ئاوا لێکرد برایشینم خۆڵ ئاوا نەبوو کۆمەلگایمە بۆی ئازانی ئارام ئەحمەد اینجا بابەتێکم نووسیوە ئەو بە نووسین بۆتان بڵاوەکەمەوە پێویست ناکە باسی کەم باشە بەڵام ئەوەنە کە پێتان ئەڵێم کواتخوا لە کوێ نووسی بووم 4 وڵاتیش نابێنێ ها کەوتم وەکو وتم لە قسەکان وتم ئەو ناوچەی ئەبێ دڵتی گەوریتیانەمێنێ ئەبێ تورکیا دەستکاری کرێ ئێران دەستکاری کرێ ئەمە ئەوەش وتووە ئەمەشتا وت دووبارەکە 4 وڵات نامێن باشە ئیمارات بەحرین قەتەر کوێت ئەم 4 وەکو وڵات نامێنەوە خۆشەویستانی ئارام ئەحمەد ئەم 4 ئەبێ بخێنە سەر سعود و سەر سەڵتەناتی عەمان و یەمەن و ئەم بابەتانە یعنی ئەوانە کە سەر دەریان ئەو بابەتان بنووسین خەریکە تەواو یەکەم ئەوەی نەماوە بنووسین بۆتان تەواوەکەم ئەوشتان بۆ بڵاوەکەمەوە کە ئەو 4 وڵاتیش نامێنێ تەواو ڕۆژی ناوەڕاست ئەم ڕۆژاتی ناوەڕاستە ئاڵوگۆڕی بەسەرایەت بەدەست کەس نییە کاکە لەبەرەوە من لێرەوە کاگا ئارام ئەحمەدی بەڕێز دوژمنی پیاوی دێست داوا لە جمهوری ئیسلامی یەکەم ئەگەر ئێوە بمێنێتەوە ڕێکەوتن کاکەجیان واز لە سلێمانی هەولێریش بێنن بە قوربانێ بن سلێمان جارێکە سلێمانی ئەو خوشاری خۆ وایە ئێران بۆ ساڕێکی تێگی برا بۆ تیارە ئەنیتە سەری بۆ سلێمانی کاکەجیان ئەوە تا شیوەن و شەپۆڕە لە سلێمانیا بۆ خامنەی بە قوربانە بن ئەوە تا هەمیان شیر و شەپۆڕەکەن کاکە حەمە قژی خۆڕنێتەوە بە قوربان بۆ خامنەی بۆ درۆنی تێگی لە سلێمانی بە قوربانە تێی مەگرە کاکە ئایدۆ خۆ شارە حیاتەکە هی خۆتە جمهوری ئیسلامی درۆنی تێ مەگرە برا عیبە کاکەجیان ئەوە تا ئەوانە هەمووی دانیشتون کە بابە پاڤڵ تاڵەبانی و هاچەند زەعیف بۆ لە خەفەتە برا ئەو پاڤڵ تاڵەبانیە لوتی گرە گیانی دەرەچێ بە قوربان ئەو نە زەعیف و داماو بووە لەوتێ کە ئێران وای لێ هاتووە ئەی بۆ واکەی لە سلێمانی جمهوری ئیسلامی برا یانەکەم بە پیاوەکانە بڵێ وا مەکە لەو شارە بە قوربان شارە حیاتەکە بپارێزن برای شیرینم بیپارێزن کاکە چۆن ئەوە خۆ کاکی جەرئام پرسەتان بۆ داناوە بۆ خامنەی کاکەچ چی بکەم کاکە چی بکەین من لەو شەڕانەیە وەکو هەمیشە لایەنگری هیچ کەسێک ناکەم دژی شەڕم ئۆکەی بەڵام من هیچم پێ ناکرێ نە شەڕەکە من خۆڵقاندومە نە بە منیش ئەوە سێ بەڕاستی بەڵام من لە هەموو ئەم شتانە بەژەوەندی گەلەکەی خۆم لە بەرچاوەگرم بەڕاستی نایشارمەوە بەژەوەندی گەلەکەی خۆم لە ئێران کێشە هەیە بەژەوەندی گەلەکەی خۆم لە ڕۆژهەڵات لە بەرچاوەگرم چیت بێت ڕۆژهەڵاتی کوردستان ڕزگاری ببێ بە خاوەنی خۆی بەڕێوە بەرێ من ئاوا ئیشەکەم کاکەجیان من عقم نییە من چی بکەم کاکەجیان لە ئێران و لە توران و لە نازانم ئەمریکا و واشنتۆن و لە ئیسرائیل برا من چی بکەم لەوانە کاکە من جوغرافیا وڵات من خۆم دەردم هەیە کاکە من دەردی کوردبوونم هەیە برا من خاکم پاشە کراوە بە قوربانتان بم زمانم پاشە کراوە بە قوربان کەواتە من کێشەی خۆم هەیە بە شوێن حلی مەسەلەی کورد و کێشەی کوردەوەم ئەمە ئیشی منە کاکەجیان ئەمەوێ حەزەکە ئەم دنیاە نازام چی لێ مهم وەیە لەم هاوکێشانەیە کورد دەستی بە شتێ بگات گەلەکەی خۆم تەواو هەر کەسە خۆی و خاک و گەلی خۆی برێشتینم خۆ عیب نییە بە قوربانتان بم تەواو فارسەکان لە ئێرانە بۆ ئێران واکەن و بۆ زمان و کەلتوری خۆیان واکەن مافی خۆیانە شەڕەکەن دژی ئیسرائیل مافی خۆیانە بە مانەوەی خۆیان ئیسرائیل شەڕەکە بۆ مانەوەی خۆی مافی خۆی دیکاکە ئەی گەلەکەی من ئەمیش مافی خۆی دیکە لەم هاوکێشەیە شتێ بە شتێ بکە بۆ خۆی برا خۆ کفر نابێ بە قوربانتان بم تەواو ئەوایە کاکە بۆیە من ئێران ئەگەر عاقڵ بێ ئەگەر شەڕیش وەستا بە نمونە ئاوا مایەوە یەکەم ئیشم چارەسەری مەسەلەی کورد ئەبێ لە ڕۆژهەڵاتی کوردستانە کاکە ئەو گەلە ئەبێ ڕزگار بێ جمهوری ئیسلامی گەلی کورد لە ڕۆژهەڵات ئەبێ خانێکیانی خۆی تەواو کچێکە کاکە با بۆ خۆیان بەڕێوە بەرن چی بێت خۆت نییە ناگۆڕێ کاکەم با کوردێکیش لە مەریوان وستنەوە خۆی کاندیدکە بۆ سەرۆک کۆماری لە ئێرانە کاکە بێ بە سەرۆکی پەرلەمان وەکو لەتیف نەبێ لەتیفی بەنداو دەست کاک لەتیف تێگەی ئەمە ڕێگێژە ئێسش نازانێ هەتا ئێسا سەرۆکۆماری عێراق نازانێ ئایا شەڕە یا شەڕ نییە هەتا ئێستا خەبەر هاوڵێکی پێ نەگەیشتووە دەیخواتان لەگەڵ ئایزانی ئارام ئەحمەد کاتان ناگرم لەوە زیاتر بەخێر خواتان لەگەڵ چی بکە دوو قسەی خۆشی نەکەین خۆ ناگرێ بەڕاستی بەخوا لەتیفی سەلەفی لەتیفی عەفوو لەتیفی هاوسەری شاناس تا ئێستا نازانێت شەڕە بێخەبەرە بێخەبەر شاناس خەندە پێی بڵە شاناس پێی بڵێ بڵێ بابڵە شەڕە بڵێ تا ئەمریکای سای پەنامەری ئێرانیان ناو ئێران ئاواکە لە سێمانی و لە هەولێر و پێی بڵێ قەچێکە کاکە حەتیش ناگا هیچ پێ نەبە گویا بە زۆر حەل بە زۆر بە زۆر و سنج بیکە بە گویا چی بکەینەوە جات دەیخواتان لەگەڵ ئازیزان بەخێر